مانگی ڕابردووە دادگای فیدرالی بڕیاری لەوەدا کە ئەو گرێبەستانە کە هەرێمی کوردستان کردوێتی نادەستورین و دواتریش حکوومەتی عێراقی 15 ڕۆژی وەکو مۆڵەتدا بە هەرێمی کوردستان بۆ ئەوی کەواتەوەی ئەو گرێبەستانە ڕادستی حکوومەتی ناوەند بکە بۆ ئەوی کەوا پێداچوونەوەی پیا بکرێت. هەموو ئەمانە پێمانەڵێن کە بابەتی نەوت بابەتێکی هەستیارە و ئەگەری زۆرەکەوا لە داهاتوو لە پێکهاتەی نوێی حکوومەتی عێراقیە ئەم بابەتە کاری لەسەر بکرێت و بەدڵنیاییەوە ئەو با بڵێن پەیوەندیانە بە شێوازێکی تەڕێک بخرێتەوانێ لەسەر بنەمای ئەو پەیوەندە سیاسیانەی کەوا هەرێمی کوردستان دروستیەگەل لەگەڵ لایەنەکانی ترینەوە عێراق. مەسلەی نەوت تەنها فاکتەری نێوخۆی کاریگەری نابێت لەسەری لە پاڵ فاکتەرە نێوخۆیەکان و بەتایبەتی پەیوەندە سیاسیەکان کۆمەڵی فاکتەری تریش هەیە کە پەیوەندی هەیە بە بەرژەوەندی کۆمپانیا زلهێزەکان و ئەو کۆمپانیانەی کە لە بواری نەوتەوە بەڕێنانەکان لە عێراق و لە هەرێمی کوردستان نیشە لە هەمان کاتیشە ڕۆڵ و یاخود هەڵوێستی وڵاتانی زلهێزی دنیا بەتایبەتی هەرێک لە ئەمریکا و لە وڵاتی رووسیا و وڵاتانی هەرێمایەتیش بەتایبەتی ئێران و تورکیا چۆن وڵاتێکی تر هەموو ئەمانە و لەگەڵی شاڕێکخراوی وڵاتانی هەناردەکاری نەوت واتە وڵاتانی ئۆپیک هەموو ئەمانە پێکەوانەیە کۆمەڵی فاکتەر و کەوا هەرێکان لە ئاسخۆی و کاریگەری بێ لەسەر هەم بازاری نەوت هەم لەسەر بڕی هەناردەکردنی نەوت و ئەو پشکەی کە بە هەر وڵاتێکە درێکەوە لە نەوت هەناردەی وڵاتانی تری دنیای بکە و لامان کاتشە ئەو چارەنووس و ئایندەی ئەو گرێبەستانی کە لەوانە عێراق و لەنەوە هەرێمی کوردستان ناکەوە گفتوگو و با بڵێن مشتومڕی لەسەر دروست بووە.